ساڵانێکی زۆرە هاوڵاتیانی قەزای پشدەر داوا دەکەن بەنداوی دەڵگا بنیاد بنرێ و کۆتایی با کێشەی کەم ئاوی لا سنوورەکە بهێندرێت، بەڵام ئەم بانگەواز و داواکاریانە بێئەنجام بوون. دوای هەوڵەکانی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەران ڕەزامەندی درا بە دروستکردنی بەنداوی دەڵگا لە سنووری قەزای پشدەر. لە ساڵی 2022 سۆران عومەر دەڵێت لە 2022ەوە داوامان لە سەرۆکوەزیرانی عێراق کردووە بۆ دروستکردنی بەنداوی دەڵگا. دواتریش وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق ڕەزامەندیان دەربڕی بۆ دروستکردنی بەنداوی دەڵگا کە کێشەی کەمی ئاو لە تەواوی قەزای پشدەر چارەسەر دەکات. لە ساڵی 2022 بە خەمیەوە بووین کە بەنداوی دەڵگە بتوانین دروست بکرێ بۆ ناوچەی پشدەر قەناعەت بە عێراق بکەین کە گرنگی ئەو بەنداوە بۆ ناوچەی پشدەر زۆر گرنگە و بۆ کێشەی کەماوی ناوچەکەش و چارەسەرکردنی گرفتی کەماوی کە ڕێڕەوی ئاوەکە لە دیوی ئێرانەوە گۆڕاوە ناوچەی پشدەری بێ ئاو کردووە. سوپاس بۆخوا توانیمان قەناعەت بە عێراق بکەین و بەنداوی دەڵگە داخڵی پلانی عێراق بکەین بۆ دروستکردنی و یەکێکە لەو چوار بەنداوەی کە لە هەرێمی کوردستان دروستەکرێت و لە نزیکترین وادەدا ئینشاءالله لیژنەکە کە ماوەی 2 مانگی بۆ دانرا و دەست بەکارن کارەکانیان تەواو کرد، ڕۆژەکە دەکەوێتە بواری جێبەجێکردن. هاوڵاتیان و چالاکانی مەدەنی دەستخۆشی لە هەوڵەکانی سۆران عومەر دەکەن کە دڵسۆزانە کاری کردووە بۆ وەرگرتنی ڕەزامەندی بۆ دروستکردنی بەنداوی دەڵگا لە سنووری قەزای پشدەر و دەڵێن جێبەجێکردنی کێشەی کەمی ئاوی خواردنەوە و کشتوکاڵ و ئاودێری و سامانی ماسی لە سنوورەکەدا چارەسەر دەبێت. بە پێویستی دەزانم دەستخۆشی و پێزانی خۆم ئاڕاستەی برای بەڕێزمان کاک سۆران عومەر بکەین سەبارەت بە هەوڵەکانی مادووبوونەکانی بۆ جێکردنەوەی پرۆژەی بەنداوی دەڵگە لە پشدەر لەناو ئەو بەنداوانێکەوە لەلایەن وەزارەتی سەرچاوە ئاویەکانی حکوومەتی عێراقی فیدراڵ دەرچووە ڕەزامەندیان سەردراوە کە دروست بکرێن، چونکە بەڕاستی ئەو بەنداوە بەنداوێکی گرنگە و سوود و کەڵکی زۆر بە هاوڵاتیانی سنووری پشدەر. ئیشێکی زۆر چاکەوە دەستخۆشی دەبێت دەستخۆشی لەو کەسەی بکرێت ئەو ئیشەی دەکا ئەوە ئیسفادێکی زۆر چاکیە بۆ خەڵکی دەڤەرەکەی خەڵازێ هەم لە ڕووی کشتوکاڵ هەم لە ڕووی ئاماژگار لە ڕووی سەیرانگە و هەمووشەکە ئیسفادەی دەبێت. ئەو بڕیارە کە کەویتە بواری جێبەجێکردنەوە زۆر شتێکی باش لە هەموو ڕوویەکەوە، لە ڕووی گەشت و گوژار، لە ڕووی ئاودێری، لە ڕووی کشت و کاڵ، هەموو شتێکەوە شتێکی زۆر باش بە قوربان. لە ئێستادا هەنگاوەکانی دروستکردنی 4 بەنداو لە هەرێمی کوردستان دەستی پێکردووە و یەکێک لەو بەنداوانەش بەنداوی دەڵگەیە کە بە هەوڵی سۆران عومەر لە سنووری قەزای پشدەر ڕەزامەندی دروستکردن و جێبەجێکردنی دراوە. بەمەش کێشەی کەم ئاوی لە سنووری قەزای پشدەر چارەسەر دەبێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەزای پشدەر.